BTS بۆچی هەر کاتێک ناوی BTS دێ لە دوای ئەو ناوی ئارمی دێ گروپی BTS بۆیان هەیە خۆشەویستی بکەن و ژیانی هاوژینی پێک بهێنن لە ئێستادا گروپەکەیان پلەی چەندەمی هەیە لە جیهان BTS مانای چییە؟ بە کامە گۆرانی بەناوبانگ بوون ئارمیەکان کێنە تەواوی زانیاریەکان لا کلیل میدیا BTS گروپێکی کۆریای باشوورن لە ساڵی 2010 دامەزراون واتای BTS چییە؟ بانگتان سۆنیۆندان بە کوردی واتە کوڕانی دژە گولا گروپێکی کۆری موزیکین سەر بە کۆمپانیای بیکیت ئینتەرتەینمنتن لاود ئەندام پێکاتون فەرمونون ئێوە ئەندامەکان ئاڕێم لە 12 سپتێمبەری 1994 لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 26 ساڵە ئەو باڵاشی 1.81 سانتیمەترە و بە لیدەری گروپەکە ناسراوە هەروەها ڕاپەر و گۆرانی نووسیشە شوگا لە 9 مارچی ساڵی 1993 لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 28 ساڵە ئەو باڵاشی 1.74 سانتیمەترە و پیشەشی لەم گروپە وەکو ڕاپەر و ئاوازدانەر و گۆرانی نووس بەشدارە جەی هۆپ لە 18 فێبریوەری ساڵی 1994 لەدایک بووە لە ئێستادا تەمەنی 27 ساڵە و باڵاشی 1.77 سانتیمەترە و پیشەشی لە گروپەکەی وەکو ڕاپەر و دانسەری سەرەکی و گۆرانی نووس بەشدارە جیمین لە 13 ئۆکتۆبەری ساڵی 1995 لەدایک بووە و لە ئێستاژە تەمەنی 25 ساڵە و باڵاشی 1.74 سانتیمەترە جیمین پیشەی لە گروپەکەی وەکو گۆرانی بێژ و دانسەری سەرەکی بەشدارە جین لە 4 دیسەمبەری ساڵی 1992 لەدایک بووە و لە ئێستاژدا تەمەنی 28 ساڵە و باڵاشی 1.78 سانتیمەترە و لە گروپەکەشی وەکو گۆرانی بێژ بەشدارە V لە 30 دیسمبەری ساڵی 1995 لەدایک بووە و لە ئێستاژدا تەمەنی 25 ساڵە و باڵاشی 1.79 سانتیمەترە وەکو گۆرانی بێژێک لە گروپەکەی بەشدارە کۆتا بەشدار بوو جۆنگ کوک کە بە بچووکترینی گروپی BTS دێتن کە لە 1 سپتێمبەری ساڵی 1997 لەدایک بووە و لە ئێستاشدا تەمەنی 23 ساڵە ئەو باڵاشی 1.79 سانتیمەترە کە وەکو گۆرانی بێژ و دانسەری سەرەکی گروپەکەی بەشدارە لە BTS گروپی کۆریای باشوور BTS یەکەم دەرکەوتنیان لە ساڵی 2013 بوو بە گۆرانی No More Dream لەم ئەلبومە Too Cool for School دواتر هەستان بە دەرکردنی چەندین مینی ئەلبومێک لەوانە جوانترین ساتەکان لە ژیان بەشی دوو ساڵی 2015 جوانترین ساتەکان لە ژیان گەنج بۆ هەمیشە ساڵی 2016 و باڵەکانی ساڵی 2016 کە بۆ هۆی ئەوەی بۆ یەکەم جار ناویان بچێتە تۆماری بیلبۆرد 200 لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە یارمەتیدەر بوو بۆ دامەزراندنی ناوبانگی BTS وەک گروپێکی هۆشیار لەلایەن کۆمەڵگا واروها لەگەڵ یونیسێڤیش کەمپینێکیان بڵاو کردەوە بە ناوی Love Yourself کە بەهۆی ئەم کەمپینەوە بە هەزاران کەس خۆیان دۆزیەوە هیوایان بۆ ژیان گەڕایەوە یەکێک لەوانە منم و ئەلبومێکی بەم ناوەش بڵاو کردەوە واروها مەبەست و ناوەڕۆکی گۆرانیەکان بە زۆری بریتێ لە بابەتە کۆمەڵایەتەکان و باسی لە کەسایەتیە پەیوەندی و کەسی و کۆمەڵایەتەکان و کێشەی قوتابی هەرزەکارەکان و خۆشەویستی خودی خۆت کۆڵ نەدان دۆڕان و تاقەگەری دەکاتن وەزگە لەمانەش BTS ناسراون بەکاری خۆبەخشی و پرۆژە خێرخوازەکانیان
کە هەمیشە هانی خەڵک ئێن کە بیبەخشن و ڕێز لە کەسانی چاودۆرەمان بگرن و هەمیشە هەنمان ئەدەن بۆ کاری باش و لەگەڵ ئەوەشدا ئەوان زۆر ڕێز لە تەواوی کەلتوری ئاینەکانی دەگرن بە تایبەتی ئاینی ئیسلام زۆر ڕێز و خۆشەویستی خۆیان نیشان دەدەن بۆ فانە موسڵمانەکانیان بە تایبەتی لەو کۆتاییانە وڵاتی فەڕەنسا قسەی بە ئیسلام و ئەوان نەچوونە وڵاتی فەڕەنسا و کۆنسێرتەکەیان ڕەفز کردەوە و لەبەر خاتری موسڵمانان ئارمیەکان چێنە؟ ئارمیەکان ئەو کەسانە دەگرێتەوە کە هاندەری BTSن و فانی BTSن پەیوەندی نێوان BTS و فانەکانیان ئارمی زۆر قوڵە بە هیچ کەسێک وەسف ناکرێت ئێمە وەکو فان و ئایدۆڵ نین ئێمە وەسف ناکرێن بە خێزانێک یاخود باشترین هاوڕێ چەندەها یادەوەری بە نرخ کۆمیدیامان هەیە کە مێژویەکی جوانی دروست کردووە کە تا هەتایە ئەمێنێتەوە لە کاتی خۆشی و ناخۆشیدا پێکەوە بووین و هەرگیز دەستیەکمان بەرنەیەوە ئەگەر هەتا بەیانی شت بنووسم بانکتان تاو نابێت بە زوو کۆتایی پێبێنە وا دیارە لە کوردستانیش ئارمیەکی زۆر هەیە بۆ ئەوەی بزانین چەند ئارمی هەیە لە کەناڵەکەمان لایکی ئەو ڤیددیۆی بکەن بۆ ئەوەی ڤیددیۆ باشتان بۆ بڵاو بکەینەوە وە گروپی BTS تاکە گروپە تاوەکو ئێستا لە کۆریا و لە جیهان لە بیلبۆرد سات بتوانێت پلەی یەکەم بەدەست بێنێت و وە زۆربەی خەڵاتەکانی گرامی بەدەست بێنێتن وە تاکە گروپە زۆرترین ڤیو هەیە لە چەناڵی یوتیوب و لە زۆربەی ئاپەکانی تری سۆشیال میدیا لەلایەن سەرۆکی کۆریاوەش خەڵات کراون ئەوە باشترین گەنجەکانی کۆریا دادەندرێن و چەندین خەڵاتی گرانبەهایان بۆ کۆریا بردۆتەوە وە گروپی BTS بۆ تۆ هۆکارێک بۆ ئەوەی گەشتیاران زیاتر ڕوو لە کۆریا بکەن لە هەر سیازە گەشتیارێک یەک دانەیان بۆ خاتری گروپی BTS ڕوو لە کۆریای باشوور دەکەن ئەگەر بزانین ئارمی دڵسۆز لە کەناڵەکەمان هەیە ئەوە هەموو هەفتەیەک ڤیددیۆیەک دروست دەکەین لەسەر گروپی BTS زۆر سپاس بۆ سیرکردنی تەواوی ڤیددیۆیەکەمان وە پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ گروپێکی کۆری ڤیددیۆ دروست بکەین بۆمان ناوی لە کۆمنت بنووسە بۆ ئەوەی بە زووترین کات بۆتان دروست بکەین و لایک و شێر و کۆمنتشتان لەبیر نەچێ و هەروەها سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن وە زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینین هەموو کار لەگەڵتانین لە کلیل میدیا.